دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە. سڵاوتان لێبێ خۆشەویستان، دەستپێکی ساڵی نوێی خوێندنتان پیرۆز بێت. هیوادارین ئەو ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو گرنگی بە خوێندن بدەین و خوێندن ببێتە بەشێکی سەرەکی لە ژیانمان. سەبارەت بە دەستپێکی نوێی خوێندنی ئەم ساڵ پرۆگرامی ماچی دیمەن ئەو پرۆگرامەی تایبەت کردووە بەو بابەتە. ئێمە وەکو دەزانین کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت ساڵی پار و ساڵی پێشووتر سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا سیستێک بە خوێندنەوە دیار بوو، بەڵام ئەو ساڵ جیاوازتر لەو دوو ساڵە بە گەرمگوڕیەوە خوێندن دەست پێ دەکات. خۆشەویستان، لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەگەڵ دایک و باوکانی قوتابیان و مامۆستایانی بەڕێز و قوتابیانی خۆشەویست قسە دەکەین و لێیان دەپرسین سەبارەت بە دەستپێکی نوێی خوێندن چ قسەیەکیان هەیە و چۆن قەرەبوویە خوێندنە دەکرێتەوە کە لە ساڵانی ڕابردووەوە قوتابیەکانمان لێ بێبەش بوون. لەگەڵمان بن. داک و بابەکانیان بالیان لێ بسترینەوە لەگەریان برێن. دن پێشتر ئامادە کردی قوتابیەکە لە ڕووی زانستیەوە نەک هەرتەنها لە ڕووی پێداویستی قوتاب. پێم گوتون مەسەلەن نەترسێت و لەوێشتی جوانی فێر دەکەن و خۆم ئامادە کردەوە پێشتری بابەتم خوێندووە ئینشاڵڵا ئەنجامیشمان دەبێت. زۆر باش خۆمان ئامادە ئێستا یەکجارم پۆلیەکی سەرەتاییە بە هەردوو سارەکە یعنی سارێکی بە تاواتی نەخوێن. سەبارەت بە خوێندن ئەو ساڵانەی کە ڕۆی بۆ نمونە پارساڵ و ساڵی پێشووتر قوتابیەکانمان یاخود خوێندکارەکانمان خوێندنەکەیان بە تەواوەتی نەکرد، ینی خوێندنەکە پەلەپەلی پێوە دیار بوو. هیواتان چییە بۆ ساڵ؟ دەتانەوێت قوتابیەکانتان بۆ نمونە قەرەبووی ئەو دوو ساڵەی کە ڕۆی چۆن بۆیان بکرێتەوە؟ وڵای حەزەکەن قەرەبوویان لەو بکرێتەوە. لەوانەیە ئێستا دەرسێ ناخیندیە بەبێ ئەو دەرسانە ئێستا ناجع بوون، ئێستا بوویتە سەفی هەفت دەستە مەکتەبێ ئەو دەرسەی نەخیندبی ئەوەی پار و پێرار وابزانم شکستە لەوی لەمانە لەوان قەرەبوو بکەنەوە. ناو چییە؟ هەڵگەش پۆلی چەندی؟ حەوت. چۆن خۆت ئامادە کردووە بۆ قوتابخانە؟ وڵا خۆمان ئامادە کردی و بەیانی زەنگی قوتابخانەی دا دەبێت ڕێنمایەکان جێبەجێ بکەین. ڕێنمایەکانی کۆڕۆنا ئەوە هەمومان لەسەرمانە جێبەجێ بکەین، بەڵام سەبارەت بە خوێندن ئەو ساڵانەی کە ڕۆی بۆ نمونە پارساڵ و ساڵی پێشووتر خوێندن سستێکی پێوە دیار بوو. داوات چییە؟ دەتەوێت چۆن ئەو خوێندنەی کە لێت ڕۆیشتووە بۆت قەرەبەوە بکرێتەوە؟ وەڵاهی حەزمان لێ قەرەبوو بکرێتەوە لێمان ڕۆیشت و هەندێک دەرسێ نەما خوێندی. ئەوانەی کە نەتان دەخوێن لە ماڵەوە هەوڵت نەدەدا بە خۆت بیخوێنی یاخود بە شێوەی ئۆنلاینی شەوە سیستەمی ئۆنلاین ئەوانە ینی ئەو ڕێنمایانت جێبەجێ کرد؟ ڕێنمایی چێ بۆ قوتابیانەی کە لە بەیانیەوە یاخود لە دوو بەیانیەوە خوێندن دەست پێ دەکات، ئەوانەی کە بەیاریەوە بۆ نمونە سەرقاڵ بوون خەریکی یاری بوون، چ قسەیەکیان پێ دەڵێ؟ هیوادارم دایک و باوکان لێیان بستێنەوە بۆ دەرسەکەیان سەرقاڵ. باش ئەگەر دایک و باوکت لێت نستینەوە بخۆت ئامادەنی دایبنی لە بەرەوەی خوێندنت دەست پێ دەکات؟ باشە. سەرکەوتوبی ئەی ئێستا لەگەڵ باوکت هاتووی چیت کڕیوە؟ چۆن خۆت ئامادە کردووە؟ جلی نوێت کڕیوە؟ جەنابەت کۆتا قسەت لەسەر هەم قۆناغە نوێیەکەی کچەکەت و بۆ هەموو قوتابیان بەگشتی؟ وڵای بۆ هەموو قوتابیان بەگشتی دەمەوێ ئەوانەی ئێستا ئەوەی پار و لە پارەوە بەس خەریکی موبایل و پۆبجی و ئەو سنەعەپ و ئەو شتانە بووینە. دەمەوێت داک و بابەکان ڕێنمایم و داک و بابەکانیان بالیان لێ بسترینەوە لەگەریان برێن، یعنی کە دەستنە مەکتەبێ نەک هەر بڕوا و دوای بێتەوە و نەزانین لە چێ و لە چێ نیە هەفتەی جارێک سەردانی مامۆستای بکاو. ئەو ڕێنمایانە شتانە دەکەن ئێوە خۆتان؟ بەرێ. تا چەند پێویستە بۆ نمونە دایک و باوک ئاگاداری قوتابیەکەی بێت لە قوتابخانە؟ ینی سە دایک و باوکی وا هەیە ڕەنگە نەزانی قوتابیەکەی پۆلی چەندیشە؟ زۆر ئێستا باشە ڕێنمایەکانی مامۆستای ڕقم تەلەفۆن لەکنە کە دەتی تەلەفۆن لۆ دەکەن سەری دێشی ئەوەی دێشی دەرەکە کەمە ئیزنی نادەنی هەتا بە خۆت دەی بێەوە. ئەم دەستخۆشی لە مامۆستایان دەکەم لە مدیرەکەی دەکەم لە هەموو قوتابخانەکان دەکەم. جاری وا هەبووە بۆ نمونە بەبێەوەی قوتابخانە ینی بەڕێوەبەرانی قوتابخانەکە پەیوەندیت پێوە بکەن خۆت سەردانی قوتابخانەکەت کرد بێت؟ بەرێ بەخۆم دەستم هەفتەی جارەشی دەی بچم سەردانی بکەم زام ئەو مندارێ من کووا کوونیە ئەو مندارێ من دەرسی دەخین ناخین دێتە مەکتەبێ نایەتە مەکتەب چکە زۆر دنیامان دیتێمە بە عومرێکی داچوین تەلەبە هەیە دەمارێ دەستمە مەکتەبێ وەشکە ناستە مەکتەبێ. وەکو باوچێک بەڕای جەنابێت ئامادەکردنی قوتابی بۆ قۆناغی نوێی خوێندن تەنها لە ڕووی پێداویستیەوەیە؟ نەخێر
دەبی لە ڕووی ئامادەکردنی بامنێ فکری و لە ڕووی ئامادەکردن پێشتر ئامادەکری قوتابیەکە لە ڕووی زانستیەوە نەک هەرتەنها لە ڕووی پێداویستی قوتابخانەوە. باشە کۆمەلگای ئێمە تا چەند وشارە بۆ ئامادەکردنی قوتابیەکانیان لە ڕووی بۆ نمونە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی دەرونیەوە ئایا قوتابیەکانمان لە ڕووی دەرونیەوە ئامادە باشی ویان تێدا کە قۆناغێکی نوێتر ببڕن یاخود ئیدی هەر وەکو ڕۆتینە و قۆناغ بە قۆناغ دەیبڕێت و تەواو داکو بابەکان تا چەند لە غەمیەوەدان کە قوتابیەکانیان سەرەتا لەلایەنی دەرونیەوە ئامادە بکەن دواتر پێداویستەکانیان بۆ بکڕن. خۆی لەلایەن دەرونیە و لەلایەنی شخصی ئامادەکردنی قوتابیەکە شخصیەوەش گرینگە نەک تەنها لەلایەنی زانستیەوەمانەی ئامادەی بکەین لە گشت بوارەکان ئامادە بکرێت بەڕاستیەوە پێویستی بە وەزارەتی پەروەردە لە هاوینان خول بکاتەوە خولی ئینزا لانی دەرونی بی تەنها لانی زانستی نەبی لانی زانستی بی گرنگ بەوانە بدات بیان بڵە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەروەردەی بەرنامە هەبی بۆ قوتابیان تایبەت بەو بابەتە. ڕەنگە تا ڕادێک ئەو جۆرە پرۆگرامانە و ئەو خولانە کرابێتەوە بۆ قوتابیان بەڵام سەرەتا قوتابی لە خێزانەوە دەست پێ دەکات ئایا تا چەند خێزانی کۆمەلگای ئێمە هۆشیارە ئاگادارە لە ڕووی ئەو بابەتانەوە کە دەبێت قوتابیەکە سەرەتان لەلایەنی دەرونیەوە ئامادە بکرێت دواتر بنێرتە قوتابخانە ئێمە قوتابیەکانمان لە ماڵەوە پەروەردە دەکەین یاخود تەنیا بە خێویان دەکەین. بەڕاستیەوە پەیوەندی هەیە بە خێزانەکەەوە هەندێک خێزان لە گشت بوارەکان قوتابیەکە پەروەردەکە بەڵام هەندێک هەیە تەنها ئامادە دەکە بۆ پێداویستەکانی قوتابخانەی پێداویستەوە ئەتما دەکات سەر زۆری خێزانەکە و پەروەردەی خێزانەکە. باشە دوا قسەت دەمەوێت بزانم قسەت چیە لەسەر پرۆسەی نوێی خوێندنی ئەم ساڵ؟ بە شێوەیەکی گشتی باشە لە چاو ساڵانی پێشن ئەگەر بەرنامەی باشان لۆدا ڕێژرابی وەکو ساڵانی پێشتر نەبی بەڕاستی تا چەند وەکو دایکێک ئەو منداڵت ئامادە کردووە کە بچێتە خوێندن. وڵی ئەوەندی پێم بکرێ ئامادەم کردووە پێم گوتو مەسەلەن نەترسێت و لەوێشتی جوانی فێر دەکەن و یعنی بۆی باشە قوتابی کە دەچێتە قۆناغی نوێی خوێندن بەڕای جەنابەت تەنیا کڕینی پێداویستی و بۆ نمونە قرتاسیە و قەلەم و دەفتەرە؟ نا یعنی دەبێت لە ڕووی هەموو شتێکەوە ئامادە بکرێت جلکی بۆ بکڕی کتاب بۆ بکڕی دەفتەر تەنها و قوتابیەت هەیە؟ بەڵێ دەی سەرکەوتوو دەبی ئینشاڵڵا ناوچی حیاتم چۆنی؟ ناوچیە؟ ها؟ ناوچیە؟ حەزت لە خوێندنە؟ حەزت لەیە؟ چۆن خۆت ئامادە کردیە بۆ خوێندن بچێ قوتابخانە چۆن دەچێ قوتابخانە خۆشە؟ باشە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازیین دەمەوێت بزانم وەکو دایکێک قسەت چیە لەسەر پرۆسەی نوێی خوێندن لە ئەم ساڵدا ئێمە دەبینین ساڵانی ڕابردوو ساڵی پار و ساڵی پێشووتریش سستێک بە خوێندنەوە دیار بوو هیوات چیە بۆ ساڵی نوێی خوێندن؟ وڵی دەگەڵیان باش بن دەگەڵیان بە سەبر و تەحمل بن هێندێک منداڵ لە قۆناغی یەکەم هیچ شتێک نازانی کەم دەزانێت یعنی دەگەڵیان بە سەبر بن بات هەتا لێ ڕادێن. باشە سەبارەت بە یاری ئەلکترۆنیەکان مۆبایل و ئەو تابلێت و ئەوانەی کە منداڵەکان هەیتیان منداڵەکەی تو هەیتی؟ بەڵێ هەیەی بەڵام بۆم کەم کردوێتەوە. لەکەوێ بۆت کەم کردوتەوە؟ هەر لە ئەو ساڵ کە دەچیت بۆم کەم کردوێتەوە. باش ینی لی بستینیەوە بە یەکجاری باشترە یاخود سەبر لی کەم کێەوە؟ سەبر لی کەم کێەوە بۆی کە خۆی ئامادەکە بۆ دەرس خوێندن و ئەو شتانە. دوادارم بێنەوە سەخینەکە باشتر لە یاری ئەلکترۆنیەکە هەخینەکە بەکەلکیاندنەک یاریەکە. من حەزم دەکرد بەڕاستی ساقیت بووە کەسی نازعشیان کرد. تەلەبە هەیە دەمارێت دەسمە مەکتەبێ وەشکە ناستە مەکتەبێ. بە شێوەیەکی گشتی باشە لە چاو ساڵانی پێشن ئەگەر بەرنامەی باشان لۆدا ڕێژرابی وەکو ساڵانی پێشتر نەبی بەڕاستی دەگەڵیان باش بن دەگەڵیان بە سەبر و تەحمل بن هێندێک منداڵ لە قۆناغی یەکەم هیچ شتێک نازانی کەم دەزانێت باوا بکە مامۆستاکان ینی دڵیان بچێتە خوێندن نەکە بترسێن. ئەو سەر زۆر قورس دەبی باریان دەبێ واز لە هەموو یاریەکان بینین بەردەوام لە سەخوێندنیان حەز دەکەم سای زۆر باش دەبیت وەکو پار نابیتن. چۆنی؟ سەلامەت باشە. ناو چییە؟ مومین. مومین جان قۆناغی چەندی؟ بوومە پۆلیسێ نۆ. بەڵێ. دەکاتە قۆناغی نۆ. باشە ئەو دوو ساڵەی کە لە قوتابخانە ڕۆی بۆ نمونە ساڵی پار و پێشووتر خوێندن سستێکی پێوە دیار بوو چۆن قەرەبوویە خوێندنت کردەوە بۆ خۆت لە ماڵەوە؟ وڵای زۆر تەمەشای یوتوبمان دەکرد و لە ئۆنلاینەوە زۆر دەماخین سەر بابەتە سەرجێگان بۆ یعنی بڵێ قەرەبووەکەی هاتەوە. قەرەبووت کردەوە؟ هەز دەکەی
ئەو خوێندنەی کە لێت ڕۆیشتووە ینی بۆ نمونە سوودت لێ وەرگرتوەوە بە جۆرێک لە جۆرەکان لە شێوەی ئۆنلاین و لە یوتیوب بۆ جۆرە بابەتان بەڵێ سود نێوەرتە من قوتابی کەش نازانم باشە قۆناغینۆ ڕەنگە جیاوازی هەبێت لەگەڵ قۆناغەکانی تر پێشتر پێیان دەگوت بە کەلۆریۆس بە کەلۆری ئێستا لە قۆناغێکی نوێی و دەستپێکی قوتابخانە نێزیک بۆتەوە چۆن خۆت ئامادە کردووە بۆ قۆناغی نوێی خوێندن وڵای خۆم ئامادە کردەوە پێشتری بابەتم خوێندووە ئینشاءڵڵا ئەنجامشمان دەبێت ینی پێشەوەی کە بچێ قۆناغە نوێیەکە بابەتەکانی قۆناغە نوێیەکەت خوێن بەڵێ بەڵێ باشە سەبارەت بە یاریە ئەلکترۆنیەکان بۆ نمونە ئێستان یاری هەیە قوتابیەکانمان لەو 2 ساڵێک کە سستی لە ناو خوێندن هەبوو و خوێندن تا ڕادەیەک پەچی کەوتە بوو لەبەرەوەی نەخۆشی کۆڕۆنا هەبوو بەیاریەوە مەشغۆڵ بوون سەرقاڵی یاریکردن بوون شەو ڕۆژ تا گەیشت بۆ حاڵەتەی کە تایمی نووسن و کاتەکانیان لێ تێک چوو بوو قسەت چییە قسێک هەیە بۆ قوتابیان وڵای هیچ قسەیەکمەوێ هیوادارم بێنەوە سەخینەکە باشتر لە یاری ئەلکترۆنیەکە هەخینەکە بەکەلکیان نەک یاریەکە ئەو کاتت باش بابی ئەو قوتابیەی بەڵێ الحەمدوللا چۆن باشن هاتووی بۆ بازار پێداویستی بۆ قوتابیەکەت دەکڕی وەکو باوچێک بەڕای جەنابەت تەنیا کڕینی پێداویستیە بە قوتابیەکانمان یاخود دەبی لەلایەنی دەرونیشەوە قوتابیەکانمان ئامادە بکرێت تا چەند کۆمەلگای ئێمە خێزانەکانی لە خەمی ئەوەدان کە منداڵەکانیان لە قوتابخانە لەلایەنی دەرونی و ئامادەیان طبعا دەبی بە تاکید ئامادە بکرێن پرۆسەی خوێندنەوە دەستی پێ کردە ساڵی نوێ دەبێ بەردەوام بن و ئامادەش ئینشاءڵڵا و دەرەجەی باشە لەخوا بە زیادی دەرەجەی باشە ئینشاءڵڵا باشتریش دەبی وەکو باوچێک قسێک هەبوو لەو 2 ساڵەی کە بۆ نمونە بە سستی ڕۆیش ساڵی خوێندنی ئەو قوتابیانەی کە کۆڕۆنا هاتبوو قسێک هەبوو چۆن قەرەبوویان بۆ بکرێتەوە وڵی بە تاکید ئەوزارەبانیان زۆر قورسە ئەوسا هەنی ئەو 2 ساڵ هەم لە سەران کۆ بۆتەوە دانی خوێندنەکە ئەوە نەبوو کە بری بەردەوام من لەسەری هەموو پسەر بۆ خوێندنەکە ڕۆژ ناڕۆژە یعنی دەوان زۆر ئەوسار زۆر قورس دەبی باریان دەبی واز لە هەموو یاریەکان بینن بەردەوام من لەسەر خوێندنیان قوتابیەکەت باسیەوەی کرد گوتیە من پلانم لە بۆ خۆمدا نابوو تا چەند دەدانانی پلانەکانی هاوکاری بوونەوە یاخود خۆی بۆ نمونە قوتابێکی زیرەکە و دەتوانێت پلان بۆ خۆی دابنێت ئێوە هاوکارین لەو جۆرە بابەتانە و پرسیارێکی تریشم دایک و باوکان هۆشیارن لەو جۆرە بابەتانە الحەمدوللا بەس دەبی پلانی هەبی بە ئێواران شەوان زوو بنوی سبیانان زۆر هەستی نابێ ئەم ساڵ بە هیچ شێوەیەک و بجی و نازام یاریەکان بکاتن باسی کرد گوتی دەکەم بەس پلانم لە بە بەردەوام نەبوو ینی باش بوو ینی هاوکاری بوون لەو دانانی ئەو پلانە بەخۆی دەبی گەورەی خۆستەوەی زۆرکاری ناکاتن ئێمە بەڵێ قوتابی ینی هەموو کاتا دەگاتە قۆناغی کۆلیژیش دایک و باوکەکان ینی دەبێت هۆشیاری بکەنەوە زۆر بابەت تاکی دەبی ئاگاداریان بی مۆبایل بەکارنین زۆر خاصن ئەو سار زۆر قورسە خێزانەکان ئەوانەی کە قوتابیان هەیە چۆن خۆیان ئامادە کردووە زۆر باشە تا ئێستا حەدەش زۆر باشی دەکڕن ئەشەکانیش هەتا حەدەک ساروشتیان باش مناسبە بەخەدەر ینی هەموو جۆرە خێزانێک دەتوانێت پێداویستەکانی بۆ قوتابیەکانی بکات وەڵام زۆر ناوەڵە فەقیری دەورەمان دێژگوتی ئەم کەس ناتوانێتن بابەتە چۆن هاوکاری ئەو خێزانانە دەکەن کە لەلایەنی مادیەوە ئەو ئیمکانەتیان نیە بەپێی توانامان دەتان یارمەتیان بدەن هەندێک حاڵەتی بابێن نەمە یەتی من زۆر خااتیان دەگرین فەرخیان زۆر پێ دەکەن ئەریوەڵە زۆر زیاد ئینشاڵڵا نمونەتان زۆر بێت وەکو دوکاندارێکی فرۆشتنی جلوبەرجی قوتابی پێداویستی قوتابیەکانمان قوتابی بەڕای جەنابەت تەنیا پێویستە لە ڕووی پێداویستی و ئامادە بکرێت نەخێر لە ڕێی پەروەردە و سەرەتا ئازە پێداویستەکانی ئامادە بکرێتەوە هەم لە ڕووی خوێندنەوە داک و بابەکان یارمەتی بدەن و هەموو شان مەقسەد لەگەریان و فێریان بکەن و نەکبرێ هێمالیکەن بێنە مەکتەبی بەڕێکەن بۆ نوعی خێزانەکان لەناو کۆمەلگایە تا چەند هۆشیارن لەو جۆرە بابەتانە کە قوتابیەکانیان لە ڕووی دەرونی و ئامادە دەکەن سەرەتا هەمووی سەڵە سەد ڕاستێتان ستا شێستی ئامادەیە ئەوکاندیش کودی خۆ بەخنای ڕاو نەکاتە مەکتەبێ و بۆ ئاینەوە بری سەڵە سەد هەموونی ستا شێستان بریم وشیارە ڕاست باشە و سەتا شێستە ئینشاءڵڵا دەبێت بە سەتا سەد قسەت چیە لەسەر خوێنی ئەم ساڵ وڵای ئیشاڵا زۆر باش دێەوە ئیشاڵ وەکو ساڵی پار نابی و ساڵاسی زۆر ناخۆشم نەخۆش کۆڕۆنا بوو ئیشاڵا و سەرەوە نابیتن حەز دەکەم سای زۆر باش دەبیتن وەکو پار نابیتن چۆنن باشم پۆلی چەندن پۆلی بوومە هەشت ناو چێت و پێیان هودە پەیام خان هودا خان چۆن خۆتان ئامادە کردووە بۆ دەستپێکی خوێندنی نوێ ئەڵا باش تەنیا جلتان کڕیوە جارە بە تەنە جلکما کڕیە زۆر باش خۆمان ئامادە کردو لە ڕووی پێداویستیەوە یاخود بۆ نمونە پێویستە قوتابی لە ڕووی دەرونیەوە ئامادە باشیوەی تێدا بێت کە بۆ خوێندنی نوێ ئەم ساڵ ئامادە بکرێت بۆ خوێندن نوێ ئەم ساڵە باشترە هیوات چییە بە خوێندنی ئەم ساڵ
وڵامەوێ دەرچم ئەگەر دەرچووی حەز لێ ببی بەچ وڵا حەزم لێ ببم بە دکتۆر لەبەرچی دکتۆر حەزەکەم ببم بە دکتۆر وەنەزم لەوەی ئەندازیار ئەندازیار لەبەرچی ئەندازیار زۆر خۆشە خۆشە خۆشەکەی چییە نازانم بەس خۆشە بەس خۆشە خۆت ئامادە کردووە بە تەواوەتی جگەلەوەی کە پێداویستیت کڕیوە بەڵ خۆمان چۆنی باشم ناوت ناس ناسخان قۆناغی چەندی بووم بە حوت بووی بە حەوت ئەو دوو ساڵەی کە ڕۆی سەبارەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا سیستێک بخوێندنەوە دیار بوو تا چەند توانی وتە ئەو دوو ساڵی کە لێت ڕۆیشتووە لە ڕووی خوێندنەوە قەرەبۆت کردوتەوە وڵا ئامادەم بۆ ئەم ساڵ قەرەبی بکەمەوە چۆن خۆت ئامادە کردووەم ساڵ باش لە چۆن ڕوێکەوە باش لە ڕووی خوێندنەوە بەڕای جەنابەت وەکو قوتابیەک قوتابی تەنها پێویستە لە ڕووی پێداویستیەوە ئامادە بکرێت نا لە ڕووی خوێندنەوە ئامادە بکرێ وەکو قوتابیەک کە ڕەنگە بەیانی یاخود دەستپێکی قوتابخانە نزیک بۆتەوە سقسێک تێ بۆ قوتابیانەی کە تا ئێستاش خەریکی یاری ئەلکترۆنیەکانن بۆ خوێندن هەوڵدن باشترە وڵا خۆت یاری ئەلکترۆنی دەکەی نەخێر مۆبایلت هەیە نەخێر لەبەر چینیتت حەزت لێ نەبووە بە هەتبی یان پێت باش نییە نا پێم باش نییە لە ڕووی دەرونیەوە زۆر پێویستە ئامادە بکرێن ینی بەرنامەی نوێیان لەبەدان درێت وڵا حەزم لێ ببم بە دکتۆر دوو ساڵە دابراوە لە ماڵەوە لەگەڵی بەردەوام نەمێشتۆ دابڕ زۆر تەمەشای یوتوبمان دەکرد و لە ئۆنلاینەوە زۆر دەماخین سەر بابەتە سەرجێگان بۆ ینی بڵێ قەرەبەکەی هاتەوە تەڵەبەی مە بەعام لە زمانی کوردی زۆر خراپە داوات چییە دەتەوێت قوتابیەکان چۆن ئامادە بکرێن و هەملایانی پەروەردەیش چۆن قەرەبی و بابەتانە بکات وڵی پێویستە ینی جارێ لە پێشەوە دووبارەکردنەوە بکرێت ئی ساڵی پێشتر چکە هەر قوتابیەک بەپێی ئەوەوە ئەو شتە فێر نەبووە کە لە پۆلیس سێ بووە پۆلی چوار بووە لە یەکەم جار دووبارە بکرێت دەرسەکان یانی مانگ دومانج ئەس دوای دەرس دەستێ بکرێت بەڕای جەنابەت ئێستا لەو بازاڕە دەبینین هەموو خێزانەکان منداڵەکانیان هێنا و پێداویستیان لەڕۆ دەکڕن تەنیا بەکڕینی پێداویستی قوتابی ئامادە دەکرێت بە قوتابخانە یاخود لایەنی تریش هەیە دەبێت خێزانەکان ڕەچاوی بکەن و وەگرنجێکی زۆری پێ بدەن جلوبەرگ پێویستە زۆر ینی هەر جلوبەرگ جان تاوشتانە بەڵام لە ڕووی دەرونیەوە زۆر پێویستە ئامادە بکرێن ینی بەرنامەی نوێیان لەبەدان درێت لە ڕووی ئەنتەرنێت و ئایپات و ئەو گەیم و مۆبایلانە ڕابگیرێ ینی بەرنامەی نوێ خێزانەکان تا چەند ڕەچاوی ئەو جۆرە حاڵەتە دەکەن کە جەنابەت باس کرد بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە قوتابیەکانی خۆیان ئامادە دەکەن دواتر پەروەردە وڵی دەگەڕێتە سەر خێزانە جا ئێستا لە بەیانیەوە دەبی خێزان خۆی ئامادەکە جا نازانم قوتابیت هەیە لە قوتابخانە بەڵێ چیتووە ئەوەی لە قوتابخانە دەخوێنێت وەڵا کوڕم هەیە برام هەیە تا چەند وەکو باوچێک کوڕەکەت لەلایەنی دەرونیەوە ئامادەیەکی باشی تێدایە و هاوکاری بووی کە خوێندنی نوێ بە شێوەیەکی جیاوازتر دەست پێ بکات وڵی تر هەروەک خۆ بڕیارمانداانی لەو شەوە بەرنمەکان هەموو بگۆڕدرێ چ لە ڕووی خەوە چ لە ڕووی بەیانیان زوو هەڵستانەوە چ لە ڕووی سعیکردنی بەرنامە سعی چ لە ڕووی ئەوەی کا گەیم و ئەنتەرنێت وەشتانە نەمینێ بەپەلەپەل ڕەنگە بۆ قوتابیە خراپ بێت ئەگەر هەفتەیەک پێشێستا یاخود دەڕۆژ پێشێستا و ئامادەکاریانە کرابە بەنەرمتر باشتر نەبوو ئەخر بڕیارمە لەسەردایە بۆ نمونە وتمان چاردەی مانجێت تەواو لە سێزدەی مانجێ بڕیارماندا هەفتەک پێشتر بڕیارماندا هەموو شتەکان بکرێت تەواو بەرنامەی نوێ دامزێت لە چاردەی مانگەوە با پەیامی جەنابەت جیاوازتر بێت جەنابەت وەکو باوچێک کە کوڕەکەت لە قوتابخانەیە چ پەیامێک هەیە بۆ دایک و باوکان وڵی پەیامەکەی منەوەیە ینی بەرنمەکانی ئەو ساڵ بگۆڕدرێت لە نوێەوە بەرنامەی زۆر جوان بدرێت لە ڕووی مامۆستا ڕاستە پێویستە منداڵەکان فێرکەن بەڵام دایک و باوەکان دەبی ڕۆژان لەگە منداڵەکان بن وەکو دایکێک قوتابیەکانت چۆن ئامادە کردووە بەڕای جەنابەت تەنیا کڕینی پێداویستیە بۆ قوتابیەکان یاخود قوتابی پێویستە لە لایەنی تریشەوە ئامادە باشی تێدا بێت و ئامادە بکرێت خێر هەر کڕینی پێداویستەکانیە ئامادەی بکەیت دووری خێنەوە زارە پێشەم شتێک لەو ئەنتەرنێت و ئایپاد و مۆبایل و ئەشم بەڵێ باشە ئەو دوو ساڵەی کە ڕۆی قوتابیەکانمان خەریکی یاری ئەلکترۆنی بوون ڕەنگە لە ڕووی کات و لە ڕووی ئیلتیزاماتەوە ئەو جۆرە بابەتانیان لەبیر چووتەوە
وەکو دایکێک چۆن دەتوانی وا بکەیت کە قوتابیەکەت ببێتەوە بۆ قوتابیەک کە خوێندنێکی ڕێک و پێک و بەتەواوەتی بکات؟ وڵا ناڵم هەر دوورخستنەوەکەی دەبێتە شتێک یەکەمیشت بەرنامەی خەوتنی شەوان زوو و دوورکردنەوە لەو یاری و لەو بەرنامانە بۆ خۆی دەبێتەوە بەرنامێک و وردە وردە منداڵ مێشکی فراوانترە لە گەورەکان زووتر دەتوانێت بکەوێتەوە سەر بەرنامە و سەر سیستەم. چەند قوتابیت هەیە؟ بەس یەکێ یەک بەڵ قۆناغی چەندە؟ چاری ابتیدایی. چواری ابتیدایی. ئەو 2 ساڵەی کە ڕۆی لە ڕووی خوێندنەوە سستێک بە خوێندنەوە دیار بوو و قوتابیەکان لە ڕووی خوێندنەوە هیوات ئەوەیە چۆن قەرەبیان بۆ بکرێتەوە؟ وڵا قەرەبووەکە بەس بە مەکتەب ناکرێت بە ماڵەوەش دەکرێت. ئێستا من بۆ خۆم 2 ساڵە دابراوە لە ماڵەوە لەگەڵی بەردەوام نەمێشتۆ دابڕێ جا دەکرێت ئەگەر دایک و باوکەکانیش لەگەڵیان بەردەوام بن زووتر دەتوان قەرەبووی بکەنەوە بەتەنیا بە مامۆستا ناکرێت چکە 40 دقە لە پۆلم بڵێ 35 دقە بۆ 35 دقە مامۆستا نازانێت نە بابەتی نوێ و نە قەرەبووەکە ئەجا بەردوو لا دەکرێت. تا چەند پێویستە دایک و باوکی قوتابی لەلایەنی دەرونیەوە قوتابیەکەی ئامادە بکات؟ واللهی بەڵام چی هەر نیان ترسێنن ترسانەکە لە دڵی منداڵ دەرست قورسە و ئەو بابەتە زیادە و ئەوەی نەترسێنی بەر ڕۆژانە کە هاتەوە واجبەکەی بزانێتی و بەردەوام بێ لەگەڵ. قوتابیەکەی تو ترسی هەیە لە خوێندن؟ نەخێر چکەوام لێ نەکردو بترسێ لە سەرەتاوە نەیبوو یاخود الحەمدوللا مامۆستاکانیشی زۆر باشن مەکتەبەکەی حکومیە بڵێم هەتا هەستم مەتح بکەم بڵم وڵا ئەهلیە بۆیە حکومیە بەس مامۆستاکان ماندوونە زۆر بەڕاستی و بخۆشی منداڵەکەم گوێگرە حەزی لە خوێندنە و بخۆشم لەگەڵی بەردەوام. قسەیەک تێ لەسەر خوێندنی ئەم ساڵ ساڵی دابێ ساڵ نوێ بڵێ ئینشاڵڵا مانگی یەکەم وەکو قەرەبوو بە بیرهێنانەوەی تەڵەبە بێت چکە دەمێک کە دواکەوتون ئینشاڵڵەوا دەبێ و ساڵ ئەم ساڵیش مامۆستا ورد بێ لەگەڵیان و زۆر زەختیان لێ نەکە لەبەرەوەی دەمێک کە دوورکەوتونەوە باوا بکە مامۆستاکان ینی دڵیان بچێتە خوێندن نەکە بترسێن. قوتابیەکانی خۆت چۆن ئامادە کردووە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن؟ وەڵام من ئامادەم کردوون بەس من گلەیەکم لە وەزارەتی پەروەردە هەیە گلەیەکەشم ئەوەیە مەسەرەن ئێستا ئەو 2 سارەی ئێستا یەکجارم پۆلیەکی سەرەتاییە بە هەردوو سارەکە ینی سارێکی بەتاواتی نەخوێن نەیخوێن کە من حەزم نەکرد بەڕاستی ساقیت بووە کەچی نازعشان کرد یعنی لە پۆلیەک هەتا 3 حسابکە شەچوای نەخینیە لە پۆلیسێ ینی مشکلی بۆ دروست دەبی ئەوەیە یان دەبی بۆی تەعویز بکرێتەوە یانیش ساقیت بکرا بووە لە پۆلی دوو ئامادەکاری زیاتر بۆ کرا بە توی ئەوە نەوەی داهاتووە ڕێگە من نەمینێ ینی پاشی بیساری کە ئەوە مستقبلی ئەو میلەتەیە جا وەکو نمونە دەهێنمەوە بۆ هەموو ئەو قوتابیانی کە هاوشێوەی کوڕەکەی منن سیستەمەکە بەڕاستی ینی سەقا ئەوەیە ینی حکومەت کەم تەرخەمە لەولایەنەوە کەم تەرخەمێکە ڕەنگە چەند هۆکارێکی هەبێت یەکێک لە هۆکارە سەرچەکانەوە بوو کە ڤایرۆسی کۆڕۆنا هات ڤایرۆسی کۆڕۆنا تەنجی بە خوێندن چنی و سسیەکی زۆری پێوە دیار بوو بەڕاستی وەکو باوکی قوتابی داواکاری چێ چۆن قەرەبووی قوتابیەکان بکرێتەوە لەم ساڵدا؟ وەڵام داواکاریم ئەوەیە یعنی دەتوانرێ مەسەلەن بابرێن زیاتر ئەوانی کە سەرەتایین دەتوانرێ هەندێک دەرز نەخوێندرێ ینی زیاتر مەسەلەن زمانی کوردی تەڵەبەی مە بەعام لە زمانی کوردی زۆر خراپە ینی زمانی خەریکە زمانەکەشمە بفۆتێ خوێندن و نووسینیشی خراپە نەک هەر وشەی کوردی دەتوانرێت تەعویزی خوێندنەکە بەوە بکرێتەوە بەرام سەرچیترینیشان ئەوەی مامۆستا دەبی ژانی باش بی مامۆستا نابی ژانی خراپی بەڕاستی ینی مامۆستا یعنی وەزیر لە هەم وڵاتان هاوشێوی وەزیرە مامۆستا مامۆستاکان ژیانیان خراپە مامۆستاکان ژیانیان خراپە ینی ئەوەکەی وەزعەت و ئەو ماگەی مژدە هات هەم عاشمان وەرگرت ئەها نەهات ئەها هات مامۆستا دەبی ژیانی تەمین بی ینی بەڕای جەنابەت ئەگەر مامۆستا بارگوزەرانی باش بێت کاریگەری دەبێت لەسەر خوێندنی قوتابیەکانت بەتاکید کە تو کارگوزەران باش کرد دەتوانین بەپێی یاساش محاسبەی بکەیت ینی ئەوە یاساتە مامۆستا ئەوە ئیشتە لەو ئیشەی خۆی سنووری بەزان دەتوانین مامۆستاکەش محاسبە بکەیت دیسانەکە هاوس ئێستادا ناتوانرێ مامۆستایەکە بۆ نمونە لە ڕووی کەم تەرخەمیەوە سەبارەت بە خوێندن باز دەکەین لێ پێچینەوەی لەگەڵ بکرێت ناتوانین لە بەرەوەی زۆرترین معاشی فۆتەیە مامۆستا مامۆستاش کوڕی ئەو وڵاتەیە ینی ئەگەر ژیانی گوزارانی خراپبوو تاسیلا بار و دۆخی دەرونی دەکاتن چۆن دەتوانیت بەخۆی کە دەرونی تاوانەوی چۆن دەتوانیت تەڵەبێک پێ بگەینێت چۆشەما لە ئەو نووسرای پەروەردە و فێرکردن یەکەم جا پەروەردەی قوتابیەکە جا فێرکردن چەند خاڵێکی گرنگت وروژاند
پەروەردە دواتر فێرکردن و باسی لایەنی دەرونی شت کرد تا چەند گرینگە ئێمە قوتابیەکانمان لە لایەنی دەرونیەوە ئامادە بکەین دواتر پەروەردە و بەخێوکردنەکە لە کۆتایی بێت خۆی قسەکە زۆر جوانە ینی مەسەرەن پەروەردە و لایەنی دەرونی ئاباسی لایەنی دەرونی کرد بەبەست لایەنی دەرونی هەر کەسە دەگەڕێتەوە سەر خێزانەکان خۆیان ئێستا من بۆ خۆم زۆر لە زۆر جێژمە دیس باسم کردیا ینی ئینسان باوک برێنکە ڕئیسی عایلەیە هیچ کاتێک کێشەی بێبازاری و بێکەسابەتی و بێ پارەی نەیتۆ مارێ ینی ئەوە سەرەکی شتەکە ینی ماڵ ینی سیستەمە نایبێ ماڵێ نەخێر قەت ینی بێ ئیش بم هەرچیەک بم کێشە بۆ منداڵەکان دروست ناکەم منداڵەکانم هیچ تاوانەیان نییە ژیانیش هەروە هاتیە ینی باوکم وای هینە باپیرم هەروای هینە ینی ژیان بەخۆی دەبی ناخۆشی تێدابی لایەنی دەرونی ئەساس داک و بابە زیاتر کە تو منداڵەکەت پێگەیە ینی دەرونت تەمین کرد ئەگەر لە مەکتەبیش کەمتر خەمێک هەبی لەبەرەوەی لە ماڵەکەی دەرونی باش لە ماڵەکەی خۆی دەرونی باشە دەتوانێت ئەو قوتابیە پێ بگات بازار بەراورد بە پێشووتر زۆر گەرم و گورترە سێ بەشی ئەو خەڵکانێک کە لە بازارن خەریکن پێداویستی بۆ منداڵەکانیان دەکڕن و منداڵەکانیان ئامادە دەکەن بۆ دەستپێکی نوێی ساڵی خوێندن ئەم ساڵ جیاوازتر لە ساڵی ڕابردوو خوێندن بە ڕێکوپێکی و بەگرنگجیەوە دەست پێ دەکات هەمومان دەزانین کە ساڵانی ڕابردوو بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە ستێک بە خوێندنەوە دیار بوو لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە لەگەڵ مامۆستایانی بەڕێز و قوتابیانی خۆشەویست و دایک و باوکی قوتابیەکان قسەمان کرد ئەوان پێیان وایە کە ئەو ساڵ دەبێت خوێندن باشتر و پتەوتر و تونتر بێت لەبەرەوەی قوتابیەکانیان دوو ساڵی ڕابردوویان خوێندنیان بەڕێک و پێچی نەکردووە و پێویستیان بەوەیە کە قەرەبوویان بۆ بکرێتەوە ئێمەش وەکو پرۆگرامی ماچی دیمەن هیوادارین ئەوانەی کە ئێستا بە جانتایەکی پڕ لە قەلەم و دەفتەر و مساحەوە دەچن بۆ قوتابخانە لە کۆتایی ساڵ ئەو جانتایە پڕ بێ لە نمرە و زانستی باش و قوتابیەکی هۆشیار و زیرەک و نەوەیەکی لێزان و دانا بۆ داهاتوی وڵاتەکەمان ئەمنە زۆر ئیبراهیمم هیوادارم هەموو قوتابیەکانمان باشترین و پڕشنگدارترین داهاتویان هەبێت خواتان لەگەڵ